لە یەکێک لە یاریەکانی هەفتەی سێمی خولێستێرەکانی عێراق زاخۆ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە کەربەلا کرد. لە خولەکی 25 لە لێدانێکی سیزا ئەمجەد عەتوان سوورپۆشەکانی خابووری بە گۆڵ یەکەم پێشخست. دوای تەنها 4 خولەک بە ئەسیستی سیپان سەدیق یاریزانی پیشەگەری مەغریبی ئەیوب نەناح ئەنجامەکەی بۆ زاخۆیەکان 2 هێندە لێ کرد. لانیوەی دووەم و لە خولەکی 60 ئەمجەد عەتوان گەڕایەوە و گۆڵی دووەمی خۆی و سێمی یانەکەی لە یاریەکە تۆمار کرد. لە خولەکی 66 دوای گەڕانەوە بۆ ڤار سالم عامری ناوبژوان کارتی سووری دایە عەبد عەباسی یاریزانیانەی کەربەلا. لە خولەکی 72 گۆستاڤۆ هینریکی بەرازیلی گۆڵی چوارەمیشی بۆ زاخۆ زیاد کرد. هەمان یاریزان لە خولەکی 80 گۆڵی دووەمی خۆی و پێنجەم یانەکەی لە یاریەکە تۆمار کرد و کوڕانی خابوور بە 5 گۆڵی بێوەڵام بە یەکەم سەرکەوتن لەم وەرزە گەیشتن. بەم شێوەیە زاخۆ دوای 2 یەکسانی بەم سەرکەوتنە کۆی خاڵەکانی بۆ 5 خاڵ بەرز کردەوە و بە کاتی هاتە خانەی چوارەمی ڕیزبەندی. کەربەلاش دوای 2 یەکسانی تووشی یەکەم شکستات و بە 2 خاڵ لە خانەکانی خوار ناوەڕاستی ڕیزبەندە. دوای وەستانی خولەکە بۆ ماوەی 20 ڕۆژ بەهۆی پشوەکانی فیفادەی زاخۆ لە هەفتەی چوارەم دەبێتە میوانی زەوڕا و کەربەلاش پێشوازی لە مینا دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام.